جاي محمد حسن الساعدي شروفكاري سياسي جاي بغداد برسم جاي محمد تبخيرات يا كردستان 24 سوداني دي سركفتي بيتن جه هولدان خو حتى ريغريه بكتن لهرشا اسرائيل بوسر اخ عراقي. بسم الله الرحمن الرحيم. تحية أنا يخاي بخشنده مهربان صلاة عليه وبنراني كردستان 24 زور سپاس راستەکەی حکوومەتی محەممەد شیع السودانی گەلێک گفتوگۆی گرنگی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەنجام داوە. بەڕێز سودانی لە تەواوی گفتار و دانوستانەکانی جددی بوو لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەوەی بە هەموو شێوەیەک کە ڕەشەکانی ئیسرائیل لە ئەمبەر عێراق ڕەت دەکاتەوە و داوای لە ئەمریکا کرد کە ڕۆڵی خۆیان لە بەرامبەر ئیسرائیل بگەڕن بە تایبەتیش کە ئێمە ڕێکەوتنێکی استراتیژیمان لەگەڵ عێراقی پێی دەگوترێت ڕێکەوتنی سوارچەوەی استراتیژی کەواتە ئەم ڕێکەوتنە پێمان دەڵێت کە دەبێت ئەمریکا ڕۆڵێکی سەرەکی لە پاراستنی ئاسایش و سەروەری عێراق و ئاسمانی عێراقیشە بێت. هەروە دەزانین کە بەڕاستی ئاسمانی عێراق ئێستا مڵکی عێراق نییە و بەدەستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. بۆیە دەبێت ئەمریکا پابند بێت بەو ڕۆڵەی کە لە ڕێکەوتنی استراتیژی پێدرا بۆ پاراستنی ئاسایش و ئاسمان و بەگشتی بارودۆخی عێراق. بەڕێز محەممەد شیع السودانی جددی بۆ ڕشت بوو لەوەی پەیامێکی ڕاستەقینە بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بگەێنێت و کۆپیەکیش بۆ نەتۆ یەکگرتووەکان. باشە هێژای ئەلسەعادی ڕێکەوتنە استراتیجیە ئەمنیە بین عێراق و ئەمریکا دێ عێراقی ji هێرشە چاوەڕێکریە ئیسرائیلێ پارێزیت؟ بالتأكيد يعني هذا اللي بەڵنیاییەوە دەیپارێزێت چونکە ئەمریکا دەبێت پابند بێت بەو ڕێکەوتنە. لەو ڕێکەوتنە لەبەر ئەوە پێی دەوتێت ڕێکەوتن لەبەرەوەی بەپێی ئەوەی کراوە هەردوو لاواژیان کردووە ئەمریکا پابندەوە پاراستنی ئاسایش و سەقامگیری واروە ئاسمانی عێراق. ئەمە لە ڕێکەوتنەکەدا ئاماژەی پێکراوە. بە هەمان شێوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کاتێک چەکیان بە سوپای عێراقیدا و پرچەکیان کردن لە ڕێگەی فڕۆکەش یەکێک لەو خاڵانەی لە نێوانیاندا بوو ئەوە بوو کە نابێت ئەو چەکەوە ئەو فڕۆکانە لە نێوانیشیاندا فڕۆکەی F-16 بەکار بهێنرێت بەر لەوەی ڕێکەوتنێک لە نێوان عێراق و ئەمریکا نەکرێتوەتە پێشتر قسە لەبارەی ئامانجانەوە بکرێت کە لە ڕێگەی فڕۆکەکانەوە ئامانج دەگیرێت کەواتە کارەکە کاری هاوبەشە لە نێوان واشنگتن و بەغدا. بەحساسێ سیناریۆیان دەهێتە کرن ژێ ئەگەرێ هێرشە ئیسرائیلێ بوو سەر ئاخا عێراقی. یەکەم کوشتنە سەرکردەین گروپên çekdar دویم با armançkirina kûgehên wan û kuştina evan endamên wan gropaniyên ku hêriştî ser axa İsraîlê dikin bi berdewamî. Kîş îmkan tê daye yan jî her sê çaverêkirîne li Iraqê? نعم هو يعني أطلق الكيان الإسرائيلي. بەڵێ قەوارەی زایۆنی ئامانجەکانی دیاری کردووەوە لە ڕێگەی ئازەربایجانەوە پەیامی بە عێراق داوە پەیامی زۆر ڕوون و ئاشکرا ئازەربایجان نێوەندگیر بووە بەر لە هەموو شتێک ئەمریکا دەبێت ڕۆڵی هەبێت ئەمریکا ڕێگری لە هەموو ئەو سیناریۆیانە بکات کە ئیسرائیل دەیەوێت لە عێراقدا جێبەجێ بکات بە دەبێت بزانین بەڕاستی عێراق دەستەوەستان ناوەستێت ئەگەر بێت و ئیسرائیل ئەم هەنگاوەی بەجێ بگەێنێت خۆی تووشی قەیرانێکی گەورەتر دەکات. باشە ئێمە دەزانین سەرۆک وەزیرên ئیسرائیلê gotiya بۆ شەڕی ئەو دەستیرێژی هیچ لە هەنێکی وەرناگرن بڕیارên wan سەربەخۆنە ji her lahenekî metirsî li ser wan hebît ew dûdil nabin ji ber sivê bû vê çi? کاتە بۆچی قەوارەی زایانی پەنای بۆ نەتۆ یەکگرتووەکان بردووە و هۆشداری بە عێراق داوە و لە نەتۆ یەکگرتووەکان سکاڵای کردووە. ئەمە پرسیارە جەوهەریەکەیە لەبەرەوەی دوشتی زۆر گرنگەیە. قەوارەی زایانی دەوێت دوشتی لەبەرچاو بێت. یەکەم لە بەغدا باڵێۆزخانەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە و ئەو باڵێۆزخانە ئامانجێکی زۆر ئاسان دەبێت بۆ گروپە چەکدارەکان بەرژەوەندەکانی ئەمریکا هەمویان ئامانجی زۆر ئاسان دەبێت بۆ گروپە چەکدارەکان. عێراق باجێ نادات ji hemîlayekî veger tu temaşeyê bikey berfirehbûna vî şerî helkêşana yan jî pelkêşa Iraqê bû navnexşeyê vî şerî Iraq bajê nadet? قەوارەی زایۆنیستی قەوارەی ئیسرائیل دەیەوێت عێراق تووشی شەڕ بکات. دەیەوێت بازنەی ململانیەکان فراوانتر بێت لە بەرامبەر عێراق لە ئێران و یەمەن و تەواوی ئەو وڵاتانەی ناوچەکە چونکە دەیەوێت لەسەر حسابی شکستی غەزە و باشووری لوبنان
سەرکەوتن بۆ خۆی بەدەست بهێنێت بۆیە ئامانزانە ئەگەر بێت و ئەنجامیان بدات لە ئەنبار لە گروپە چەکدارەکان و بۆ سەر هەندێک پێگە و هەندێک کەسایەتی گروپە چەکدارەکانیش ڕەنگە بە ئامانج بگیرێن ئەگەری هەیە بەڵام هەمویان زیانی زۆریان لێ دەکەوێتەوە بۆ ئیسرائیل ئەگەر بێت و کارێکی لەو شێوەیە بکات لەبەرەوەی وەکو گوتم باڵێزخانەی ئەمریکا و پێگەکانی ئەمریکا لە نێو عێراق و لە بەغدا بە باشە چ بەرژەوەندیە گروپێن چەکدار تێدایە بەردەوامی هێرشی سەرئاخا ئیسرائیلێتکەن حتا ئاخیرێ عێراق بکەویتە ڕەوشەکەوەها و بترسن ژنیشکاڤە ئیسرائیل هێرشێ بکات بۆچی فەرماندارێک گشتی هێزن چەکدارên عێراقی نەشێت وان گروپا ڕاگیری دەست پێکێ بابەتەکە هەموو گروپە چەکدارەکان نین تەنیا دوو گروپی چەکدارن ئەوان هەڵوێستی خۆیان ڕاگەاندووە ئەوانی دیکە هەڵوێستێکی نیشتیمانیان هەیە و ئەمانش ئەو دوو گروپە پێیان وایە کە بەڕاستی لەگەڵ برایان لە غەزە و لە لوبنان هەڵوێستێکی هاوتەریبیان هەیە ماڵوێستێکی سەربازیە وەکو چۆن هەڵوێستی ئیسلامی و هەڵوێستی دیکەش هەن وەکو چۆن وڵاتێک هەن لەگەڵ غەزە و لوبنان دەوەستن بامان شێوەمانیش لەگەڵ غەزە و لوبنان دەوەستن وەکو چۆن خەڵکێکی دیکەشان لەگەڵ ئیسرائیل دەوەستن کەواتەمە هەڵوێستێکە لە بەرامبەر ئەوەی لە غەزە و لە لوبنان دەگوزێت حکوومەتی عێراقی ڕژدە لەسەرەوە عێراق لەم بابەتە دوور بخاتەوە و دووچاری شەڕێکی نەکاتەوە گفتوگۆی زۆر جددیشی هەن لەگەڵ گروپە چەکدارەکان بەڵام دوجار بەڕاستی ئەمە شتێکە کە گروپە چەکدارەکانیش بەڕاستی بڕیاری خۆیان داوە با بڵێن تەنیا دوو گروپشن وەکو گوتم هێرش دەکەنە سەر ئیسرائیل بە موشک و بە درۆن هێژەی ئەلسعدی هەوەدیت هەفتیا دەربازبووی مقتەدا سەدر داخواست دکەتن و پەیوەندیên دیبلۆماسیên عێراقی دیگەل دوستên ئیسرائیلê bihêne qutkirin di hemberda dewlet qanûn dibêjîtin nexêr nemumkînet tiştekê wehasa dê zerara عێراقê de bi dereceyek بۆچی لە عێراقê هەڵویستێکی یەکگرتیە نیشتیمانی بۆ پاراستنا بەرژەوەندیên گشتیên عێراقی و سەروەریە ئاخا عێراقی نینە من وەکو ئەوەی تێگەیشتبم عێراق بۆچی پەیوەندی لەگەڵ ئەو وڵاتانە نابرێت کە پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل باشە هۆکارەکەی ئەوەیە ئێمە لە ناوچەکە بەتانیانین بەڕاستی دراوسێمان هەیە و ئەو دراوسیانەی ئێمەش پەیوەندی فراوانیان لەگەڵ تەواوی وڵاتانی ناوچەکە هەیە بۆیە کاتێک وەکو عێراقی وەکو حکوومەتی عێراقی وەکو هێزی سیاسی بەگشتی قسە دەکەین هەمویان بە دوای بەرژەوەندی خۆیان بەرژەوەندی عێراقەوەن بەرژەوەندی ئابووری و سیاسی بۆیە من پێم وایە بەڕاستی ئەو جۆرە ئامانجانە یاخود پچڕاندنی پەیوەندی لەگەڵ وڵاتانی کە پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل کارێکی باش نییە و دەبێت ئێمە بەرژەوەندیەکانی خۆمان لەبەرچاو بێت بەرژەوەندی وڵاتی خۆمان لەبەرچاو بێت بەڵێ ڕەنگە ئێمە بایکۆتی بەرهەمەکان بکەین بارکۆتی ئەو کاڵایانە بکەین کە پشتیوانی زایۆنیزم دەکەن پشتیوانی ئیسرائیل دەکەین ئەمە داواکاریەکی مەرجعەتی باڵێ ئایانیش بووە بەڵام دەبێت لەو دیوەوە بەرژەوەندی سیاسی ئابووری وڵاتمان لە مەرجعەیە باڵا بگریتن گەلێک بڕیاردانە و حتانوکە پابند نەبوونە ژوان کۆمکردنا چەک دەدەستی دەوڵەتێدا پابند بوون نەبوو نەخێر پێم وایە مەرجعەتی باڵای ئایانی قورسایەکی زۆری هەیە بە تایبەتی لە لای شیعەکان زۆرینەیان سەر بە مەرجعەتی بە ڕەنگە حکوومەت و هێزە سیاسیەکان ملکەتی بەنمونە مەرجعەتی باڵایانی نەبن بەڵام بینیمانە لەسەر شەقام مەرجعەتی باڵا چ قورساییەکی هەیە فتوای جیهاد بینیمان کاچی لێ کەوتەوە فتوای پشگیریکردنی لوبنان و غەزە خەڵک چۆن بەهانای بڕیارەکەەوە داواکاریەکەی مەرجعەتەوە چۆن مەرجعەت جەماوەرێکی زۆری هەیە بە تایبەتی لە نێوەندی شیعیدا زۆرینەی هەرە زۆری شیعەکان کە زۆری نەشن لە عێراقدا سەر بە مەرجعەتی باڵای باشە هێژە محەممەد حەسەن ئەلسعدی شروڤەکاری سیاسیش بەغدای گەلەک سپاس ئێوار باش